ڕێگایەکی سەرەکیە و هاتوچۆیەکی زۆری بەسەرەوە کە بە ڕێگای چوارقوڕنا قوڕەگۆ یاخود فیرقە ناسراوە. شەقامەکە بووەتە هۆی ئاسانکاری بۆ شۆفێران کە هاتوچۆی پیادا بکەن لە نێوان ناحیەی چوارقوڕنا بۆ ڕانیە و قەزای پشدەریش. بەڵام خراپی و پڕچاڵ و چۆڵی ڕێگاکە شۆفێرانی نیگەران و هەراسان کردووە. داوا دەکەن ڕێگاکە نۆژەنکردنەوەی بۆ بکرێت. سەبارەت بۆ جادەیە ئێستا نەکراوەی زمانی تقریبا سەدەم حوسێن حکومەتی عێراقیە بەڕاستی پێویستی بە ڕۆژەکردنەوە هەیە لەبەرەوەی زۆر تێکچوە ئێرە ئەوەی باشە ساڵ سۆڵی یەکجا زۆر ئێستا بڕۆی لەولاوە سەیرکەی سیارە یعنی بڕوا بکە زۆر جاران تووشی حادسی و کارەساتی گەورە بوو بە تایبەتی شەوانە چون کارەگاکەی زۆر تاریکە و هیچ ڕووناکەروەیەکی لێ نییە ئەو جەتا ئێستا نۆژەنیش نەکراوەتەوە. یعنی ئەگە باسی حکومەت بکەین ئێستا من هیچ شتێک نابینم بەناوی حکومەت. حکومەتی کوردی نازانم من تا ئێستا هەر وعد و بەڵێنەوە کە کاتی دەنگدان دێ چەندین وعد و بەڵێن پێ دەدەن. وڵات داواکاریمانەوەی لە حکومەت بەڕاستی هەستی بە چاکردنی ئەو جادەوبانە و چاڵ و ناخۆشی و کەوتنی جادەکە و بۆمان چاکە بەڕاستی دەستخۆشی لێ دەکەین ئەگەر بێتەوەی بۆمان چاکە. چاڵ و سۆڵی هەتا بڵێ زۆرە چاڵ و سۆڵی زۆرە ناخۆشە تاسەی تێکەوتووە کابرا لە هۆی ئەو تاسەیەوە خەڵک تووشی دەحەم دەبێ خەڵک تووشی وەرگەڕان دەبێ. بەڕێوبەری ڕێگاوبانی ڕاپەڕینیش نایشارێتەوە کە ڕێگاکە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. دەژڵێت لا پرۆژە پێشنیارکراوەکانی ئەم ساڵیاندا هەیە و ناردوویانە بۆ ئەنجومەنی وەزیران ئەگەر پەسەند بکرێت دەست دەکەن بە نۆژەنکردنەوەی. سەبارەت بە ڕێگای چوارقوڕنا قوڕەگۆ کە جادەی فیرقەی پێدەگوترێت درێژەکەی 10 کیلۆمەترە ماوەی چەند ساڵێکە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. ئێمە چەند ساڵێکە هەوڵداین بۆی نۆژەنی بکەینەوە. خۆشبەختانە ئەم ساڵ لە پرۆژە پێشنیارکراوەکانی وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردندا جێگیر کراوە ناردراوەتە ئەنجومەنی وەزیران لەگەڵ پەسەندکردنی لەم ساڵدا ئێمە دەست بەکار دەبین لە نۆژەنکردنەوەی تەواوی ڕێگاکە. ئەم ڕێگایە جگەلەوەی ڕێگایەکی سەرەکیە لە نێوان چوارقوڕنە و قوڕەگۆ هاوکات قەزای پشدەر و ڕانیە و چوارقوڕناش بەیەکەوە دەبەستێتەوە. ئەمە شوای کردووە هاتوچۆیەکی زۆری بەسەرەوە بێت. هاوڵاتیانیش دەڵێن مانەوەی ڕێگاکە بەم شێوەیە ڕۆژانە تووشی گرفت و ئاستەنگی هاتوچۆی کردوون. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.